خۆشەویستان سڵاوتان لە بێجارێکتر لەگەڵتان بەردەوامین و دوایین تەوەرە و گفتوگۆی ئەمڕۆژمان باس لە کتێبێکە کە لە ژێر ناونیشانی زەوی لە مەترسیدایە هەسارەی شین. ئێمە هەمیشە ئەڵێن کە باسی هەسارەی زەوی ئەکەین کە مرۆڤایەتی و هەموو زیندەوەرەکان لەسەرم هەسارەیەن کە ئاو هەوا و خاک لە پێکاتە سەرچیەکانێتی کە ئەمە پێویستە بۆ ژیانی خۆمان و چۆن بتوانین لەگەڵ گۆڕانکاریەکانی ساڵ بە ساڵی کەش و هەوا و ژینگە و توانەوەی بەسەڵەکەکان و زیادکردنی بورکانەکان لە هەندێک وڵاتە و وشکە ساڵی لە هەندێک وڵاتە و گۆڕانکاریە کەش و هەواکان ئەمە چۆن کاریگەری بەچێڵێ ئەوەی کە گرنگە ئەم کتێبەیە کە ئاماژەی پێدرێ ئێمە چۆن دەستکاری لەلایەن مرۆڤایەتی و بەداخەوە دەستکاری سەرچاوەکانمان کردووە ئەمەش بۆتە هۆی ئەوەی کەم و کوڕی دروست بێت بە تایبەتی لە ئاوا کەوشکە ساڵی دروستەکە لە خاکمانە کە پێکاتەکانی گۆڕێ بۆ نمونە لەنەو ئەو هەوایی کە بەردەوام ئێمە خۆڵ و تۆز و پاژماوی کارکەکان و پیسبوونی تیاڕۆیە ئەمانش دوجار هەمووی زیانەکەی بەرمرۆڤایەتێکێ کاتێ ئەمڕۆ قسە بکەین لەسەر ئەم کتێبە و کاڵە زەوی لە مەترسیدایە لە چ ڕوویەکەوە زیاتر مەترسی لەسرە بۆ چۆن ئێمە بتوانین پارێزگاری لە زەوی بکەین ئەمەش لەلایەن زۆر بەڕێز کاک بتوێن سعید وەکو نووسەر و شارەزا لە بواری ئاودا بەڕێزیان لای ئێمە میوانە بەخێربی کاک بتوێن زۆر سپاس بۆ پاسان دەکەم بۆ میواندارەکەتان زۆر سپاس لە پای ئەو هەموو خزمەتی چەند ساڵێک کارت کردووە لەسەر ئاو لەسەر چاو ئاویەکان و لە فەرمانگەیەکیشکە خۆر لە ئاوە کارت کردووە و بەڕێزیشتان هەستاوم بنووسینی ئەم کتێبە چ شتێک وای لە تۆ کرد کتێبێک بنووسی لەسەرەوەی کە زەوی لە مەترسیایە؟ بەڵێ دیارە من هەر لە سەرەتاوە شەدا و هۆگری نووسین بوومە لە سەرەتای تەمەنمەوە لە سەرەتادا بە هۆندراوە دەستمان پێکرد و ناز بێ بێوەفابین بەرامبەر هۆندراوە دواتر کە خوێنم تەواو کرد دامەزرم لە فەرمانگەی ئاو کە فەرمانگەی ئاو فەرمانگەیەکی خزمەت گوزاری زۆر پێویستە بۆ ژیانی مرۆڤەکان بۆ هەموو بوونەوەرێک لەبەر ئەوەی ئاو سەرچاوی دووەمی ژیانە ئاو دووەم بنەمای سروشتی هەساری زەویە ماڵی گەورەمانە لەو ماوەی ئەو کارکردنم لە ماوەی ئەو 41 ساڵێک کە خزمەتی ئاوم کردووە دیارە هەموو شتێک گۆڕانی بەسەردادێ من نووسینەکانم لە هۆندراوە وتم با لە هەر لە بواری هۆندراوەدا نەمێنمەوە بیرم لەوە کردەوەکەوە خزمەتی بوارێکی تر بکەم ئەویش بواری زانستیە کە یەکێ لەو کتێبانێک لەبەرەوەیەوە کتێبەکانم لەسەر ئەدەب و زانستن و ئەو کتێبەشم کە بە ناوی زەوی لە مەترسیدایە کتێبێکی زانستی ژینگە ئامێز کە لە 6 بەشی سەرەکی پێک دێ هەروە لەو بەشانش چەندەها بابەتی وە دیاردەی سروشتی نەخوازراوی مەترسیدار لە خۆ دەگرێت کە ئەو سەردەم و ڕۆژگاری ئەو ڕۆوا پێویست دەکات ئێمە بە دوواداچوونی بۆ بکەین باسییان بکەین وە گرنگیان پێ بدەین گرنگیەکەش لەلایەن دەسەڵاتەوە لەلایەن هاوڵاتێک لە هەموو تاکێکی ئێمە پێویستە گرنگی بە بواری ژینگەی ئاو ژینگەی سروشتی و ژینگەی بوونەوەر بدەین لەبەر ئەوەی چمکێکی گرنگە ئەوڕۆ و بۆتە جێگەی باس و خواسی میدیاکانی جیهان و هەروەها بۆتە جێگەی بایەقدانی سەرانی و پرەپرسانی جیهان تا ئێستا چەندەها کۆپی و کۆبوونەوەی گەورە لە وڵاتان ساز کراوە لەسەر ئەوەی کەوا ئەم دیاردە مەترسیدارەی کە چەندها دیاردەی مەترسیدار ئەوانش کە من باسی دەکەم ئێستا ئەو دیاردە و ڕووداوە مەترسیدار سروشتێن مەترسیدارانە هەر هەمووش و هۆکارەکەی مرۆڤە بۆیە مرۆڤ دەبێت بەخۆی دابسێتەوە لەبەر ئەوەی ژینگەی تۆڕە کردووە هەساری زەوی بێ هەراسان کردووە لە سەرەتای شۆڕشی پیسەسازیەوە مرۆڤ کەوتۆتە دەستکاری خاک و ئاو هەوا من خۆم هەستم و دەرکم بەو ئازارانەی هەساری زەوی کرد ماڵی گەورەمان کرد هەساری شین و هەستان بە نووسینی کتێبێک ئەم کتێبە زەوی لە مەترسیدا لە 2010 نووسیم لە تاکو 2022 تەواو بوو نزیکەی 10 تا 12 ساڵی پێچ و خۆشبەختانە بەڕێوەبەتی ڕۆشنبیری هونەری سلێمانی هاوکاریان کردم بۆیان چاپکردم ئێستا شتێبێکی دیم هەر لەسەر بواری ئاو ژینگەیە نزیکەی لە 2010 دەینووسم 7 ساڵ دەبێت بە ناوی ئاو سەرچاوە ئاویەکان ئەویش کتێبێکی مەیدانی زانستی گرنگ کە بۆ دوا ڕۆژمان بۆنەوەکانمان زۆر پێویستە ئەویش دیاریکردنی هەموو سەرچاوە ئاویەکانی سنووری بتوێنە قەزای ڕانی و لەگەڵ پێنج ناحیەکەی
بۆ ئەوەی بتوانین هەر نەبێ ئەنی ئازارێک لە ئاو کەم کەینەوە لە سنوورەکەمان سەردانی کانیاوەکان دەکەم سەردانی تاگۆ و ڕووبار و چمەکان دەکەم و GPS بۆ ئەوەی بزانین کەوا زانیاریەکان لە دوورەوە چەند دووریان چەندە لە شوێنەکانی ئاودانی چەند بەرزن لە ئاسی دەریاوە و چەند کانیمان هەیە چەندیان کوشک بووە چەندیان مامنێتەوە لەبەر ئەوەی ئەوڕۆ بەڕاستی ئەنی لای من خۆم ناوم لێ ناوە زەنگە مەترسیدارەکەی دوا ڕۆژ لەبەرەوەی ئاو وردە بەجێمان دێڵێ کەم دەبێتەوە ئاو نافەوتەیە گردێکیشی ون نابێ بەڵام ئاو دەچێتەوە بۆ زەریا و دەریاکان دەچێتەوە شوێنی خۆی و هەندێ وڵاتان بەدەست بێ ئاویەوە گرفتار بوون قەیران و کەم ئاوی بۆتە گرفت بەس لەگەڵ ئەوەشدات هەندێ وڵاتی تر ئاو هەراسانی کردوون ئەمە من وەکو خۆم پێی ناڵێم مشکە ساڵی پێی دەڵێم گۆڕانکاری کەش و هەوا پێی دەڵێم بۆ چرخانی خراپی سروشت و تێکچوونی باری سیستەمی ژینگە و ژیان ئەوەش هۆکارەکەی هەر هەمووی مرۆڤە جا مۆسابی توێن بەڕێزت باسی ئەوەت کرد لە ئێستا هەر بە تەواتی سەرقاڵی نووسینی کتێبێکیت لە بواری ئاو کانیاوەکان بۆنە هەلە بیتوێن جا ئێستا هەر لەم کتێبە شاهاتوی تیش کرد خستۆتە سەر بابەتی ئاو لە بەشێکلاوە ئەوەی کە چۆن بکرێ ئەم کێشێک کەم ئاویە لە جیهان چارەسەر بکرێت ئەو ڕێگانەی کە باست کردووە ئەو پێشنیارانە کامانەیە بۆ چارەسەرکردنمان ئێمە چارەسەرکردنی ناوخۆیمان هەیە ئێمە خۆمان دەبێت لە وڵاتەکەی خۆمانەوە دەست پێ بکەین هەرێمی کوردستان باشووری کوردستانی گەورە یەکێ لەو چارەسەرە ناوخۆیانەی کە ئێمە دەبێت دەسەڵات و تاکو هاوڵاتی هاوشاری و خەڵک گرنگی پێدا ئەویش گرنگیدانە بە سەرچاو ئاویەکان بەبێ دەسەڵات لایەنی پەیوەندیدار لایەنی بەرپەرست ئەو فەرمانگە و دەستگاو ڕێکخراوانەیە مەدەنی یان حکومی ئەبێ لە مەودووە زۆر گرنگی بە گەشەپێدانی سەرچاو ئاویەکان بدەن پاشیان بکەنەوە نۆژێنیان بکەنەوە لە دارجکاری بیان پارێزن لە پیسکردنی دەستکرد بیان پارێزن ئەمە یەکێکە لە ڕێگە چارەسەرەکان کە ئەوە بتوانین گرنگی بە ئاو دەین و ئاو دووەم ڕێگە چارەسەرکردن ئەمە لەسەر دەسەڵاتە ئەبێ ئاوی پاک چاکرا و دروستکەین ئەمە پێی دەڵێن ریسایکل پرۆسس سیستەم یعنی ئەمە دەبێت لە مەودووە دەبەر ئەوی وڵاتان دەستیان پێویستامە ئیسرائیل لە 1970 کارەکانی خۆی تەواو کردووە ئاوی ئاوڕۆکان دەگەڕێنێتەوە سعودیە وڵاتانی عەرەبیم دەستیان بەو پرۆسەیە کردووە لەبەر ئەوەی ئاو لە وشکانی کەم دەبێتەوە وڵاتانی ئەو وڵاتانش کە قوربانی دەدەن وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستن وڵاتی ئەمی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بوون بە قوربانی ئەم قەیران و گرفت و دیاردە سروشتی نەخۆزراوە مەترسیدارە کەمبوونەوەی ئاوە وە لە ناو ئەو وڵاتانش داوای کە زۆمەترسیدا لە وڵاتی ئێران و عێراق و سووریایە کە وڵاتی ئێمەش کە کەوتۆتە ناو ئەم وڵاتانەوە کە پشتێکیمان بەردەکەوێ هەرچەندە وڵاتی کوردستان خۆشبەختانە ئێمە کەوتونێتە بەر کاریگەری دوو دەریا دەریای ڕەش لە باکوور و دەریای سوی لە ڕۆژ ئاوا و هەروەها هەڵکەوتەی تۆپۆگرافی جوگرافی خاکەکەمان زۆر شیاوە بۆ گلدانەوەی ئاو خدای گەورە ینی کە ئێمە وڵاتی پێبەخشوین دەبێت زۆرمان خۆش بێ زۆر گرنگی بدەین بە سەرچاوە ئاویەکان بە تۆخمەکانی بوونی ژیانە ینی ئەمە ژیان ئاو ژیانە ینی ئاو ئاوەدانیە ئاو خۆشبەختیە هەناسەکانی ژیانە بەڵام ئەوەی کە گرنگە تێگەی ئەمە دەسەڵات ئەبێ لە مەودووە ئەوەی کە ئەو ڕێگەی دووەم کە ئەم پرۆسەیە ئەبێ لە مەودووە زیادکردنی ئاوی چاکرا و دەبێ گرنگی زۆر پێ بدرێت لە پەرلەمان وەکو دەسەڵات لە پەرلەمان ئەبێ لۆبی بۆ دروستکە ئەبێ سیاسەتی ئاو بەهێزکە ئەبێ ڕاگەیاندنی ئاو ئەنی پەرە پێ بدا ئەبێ ڕۆشنبیری ئابووری ڕۆژکردنی ئەو بەنداوانە کە پێویستە ئاو گلباتەوە بەڵێ بڵێنجە ئەمە ئەم باش و خواسی ئاو زۆر هەڵدەگرێت ئەمە بەنداوەکە من هەموو کاتێ هاوار دەکەم لە کەناڵەکان لە نووسین من ئەڵێم بەنداو 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 قش کاتمان ماوە بمان بورە بڵێ فەرموو جا ئەمە ڕێگە چارەسەرەکانی ناوخۆیە ڕێگە چارەسەری تیشمان هەوە ئێمە دەبێت مەسا گرنگی کە بە ئاو بدەین دەبێت گرنگی بە ڕۆشنبیری ئاو بدەین ڕۆشنبیری ئاو لە بواری ینی مناڵان لە سەرتاوە ئەبێ گرنگی پێ بدرێت تاکو دەگاتە زانکۆش ڕاست چونکە ئاو ئەوڕۆ ینی وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتادا ئاو تۆخمێکی گرنگ سەرچاوی دووەمی ژیان دووەم بنەمای هەسارەی زەوی یعنی هەسارەی زەوی ئێستا سیستەمەکەی هاوسەنجەکەی خۆی لە خەریکە لە دەست دەدا بۆ ئەمەش هەمووی ئاماژەم پێ هەمووی هۆکاری مرۆڤە مرۆڤ سەرچاوی یەکەمی پیسکردنی ژینگە و وێرانکردنی ئەم گۆی زەویە ئەم هەسارەی شینە ماڵی گەورەمانە بەڵێ دەستەکانی خۆش بێ مامەسا زۆر سپاس بۆتەوە دەستی خۆش بێ بۆم کتێبە هیوادارین
کتێبەکانی تریش ئاوا بابەتی زۆر گرنگی تیاوێت کە پێیوەست بێ هەم بە ژینگە و هەم بە سەرچاو ئاویەکان دووبارە سپاس بۆ ئەمەدەبن سپاس بۆ ئێوە بەخێر سەرچاوەکان.